جنگ پارێزیە یەکەم تشت پێویستە پەروەردەی بەرنامەیەکی ڕێکوپێک بێتە دانان بۆ پەروەردەکردنەوە تەڵەب قوتابیەتمە و ژینگە خۆ پارێزن. ڕاستی ژینگە تشتێکی زۆری مهمە. ئەگە ژینگە پیس بوو ژینگە تعبیر لە کۆمەلگایت کردن. ئەگە ژینگە پیس بوو بۆتە کۆمەلگایەکی ڕۆشنبیر نییە. بەڕاستی زۆر پێم خۆشە پارێزنی ژینگە شتێکی زۆر مهمە بۆ ئێمە. یعنی ئێمە کە ئێستا ئەو شتانە فرە دەدەن لە پارکی لە چاردێکبی ئەو پارکە ئەو دار ئەو هەموو شتە و بەخچە هەمووی ئۆکسجینی دەداتە ئێمە. یعنی ئێمە چۆن دەبێت ئەو ئۆکسجینە پیس بکەین. جاوا لە هەوڵاتیانی بەڕێز دەکەم کە خۆشاک و زبل و ئەوەی فڕێمەدان لەسەر جادەکان بەڕاستی سیمای شارەکە و سیمای جوانی تێکەچیتن. ئەمن وەکو هەوڵەتێکی ئەو کوردستانە داوا لێ دەکەم بەرهۆی ئەوەی پێویستە ئێمەش هاوکاری شارەوانیەکان بین هاوکارگە هاوکار نەبی شارەکان بەترین تەنیا کو دەتوانێتن ئەو سیمایە ئەوەی بە پاک و خاوین ڕابگەیت. داوا لە هەموو هەوڵەتێکە نیشتمان دەکەم بە پاکی و خاوینی ڕاگەرن ناو شاری خۆمان. هەموو خەڵک پێویستە خۆی وجدانی خۆی یعنی کە ئەو کەسانی کە ئەو زبڵ و خاشاکانە خڕ دەکەنەوە پێویست دەکاتن یارمەتیوانیش بدەن و هەر کە وڵاتەکەی خۆمانە مادەم نەک وڵاتی خۆمانە بێت شوێنێکیش بێتن کە مرۆڤ کە پێویست دەکاتن کە زبڵ و خاشاک فڕێنە دەلا شوێنێککە بی کە ئەوە دەگەڕێتەوە سەر ڕەوشتی کەسەکەش و پێویستە هەموو کەسێک وڵاتی خۆمان بپارێزێت.